یادکردنەوەی هونەرمەندێکی مەزنە کەڵە هونەرمەندێکە تەواوی کورشانازی پێوە ئەکاتن کەڵە هونەرمەندێکە زۆرترین بەرهەمی خۆڕسکی هەیە لە ناو هونەری کوردیدا کە بەرهەمەکانی ئەوە گەر کۆبکەینەوە بیان خەینە سەرتای تەرازوێک بەرهەمی تەواوی هونەرمەندانی تری کورد و کوردستان بخینە سەر تەرازوێک هێشتاش لاسەنجی تەرازۆکە هەر بەلای بەرهەمەکانی هونەرمەندی گەورە حەسەن زیرەکدا هەیە ئەو ژۆکاری ئەوەیە خوا پێدا و بۆ ئەو پیاوە بەڕاستی کەسێکی بەهرەداری مەزن بووە گۆرانیەکانی بۆیە کاریگەریان لەسەر ئێمە هونەرمەندان هەیە لەسەر هەموو هونەرمەندانی کورد بە تایبەتی ئەوانەی کە گرنگی بە ڕسەنایەتی ئەدەن ئەم هونەرمەندە زۆرترین وشەی پەتی کوردی بەکارهێناوە کە ئەمە کاریگەری هەیە بۆ کوردانی ڕەسەن هەروەها ناوی تەواوی شار و شارۆچکە و دێهاتەکانی کوردستانی هێناوە لە بەرهەمەکانیدا ئەوانەش دیسان هۆکاری دیکەن کەەوە ئێمە سەرنجی ئێمە ڕاکێشەوە بلای خۆیدا یانی بە کوردی و بە کورتی هیچ هونەرمەندێک نەکتەنها لە ئاستی چوارپارچە کوردستان بگرێت لە ئاستی هەموو دنیاش هیچ هونەرمەندێک ناگاتەوە حەسەن زیرەکە ئەمە قسەی من نییە قسەی کۆمەڵێک دکتۆر و پرۆفیسۆری ئەوانەی کە شارەزایی تەواویان هەیە لە بواری هونەردا یادی هونەرمەند حەسەن زیرەک یادێکە پڕ لە جوانی پڕ لە هونەر پڕ لە مۆسیقا بەڕاستی ئەم یادانەی کە لێرە ئەکرێتەوە زۆری فەرق لەگەڵ ئەو یادانەی کە لە دەرەوەی وڵاتەکرێ ژەنیارەکان بە باشی کۆنابنەوە ئەو ژەنیارانە دەست ناکەوێت کە بەکاریان بۆ ئەم مۆسیقا و شێوازە میلەی کە ئێمە ئەمڕۆ ژەنیمان ئەوەی ئەمڕۆ کوردمان شتێکی زۆر تایبەت بوو بە تایبەتی ئەو هونەرمەندە دەزڕەنجینانی وەکو مامۆسای بەڕێز سەید ئەحمەد لەگەڵ ئەو هاوڕێیانی کە لە بێکەوە ئەو مۆسیقانەمان ژەن بۆ ئەو دوو هونەرمەندە بەڕێزە بوونی هونەری ڕاستەقینەی موزیک لە دەنگ و ژەنینایە لە شەعرایە بۆیە ئێمە دایمە ئەمانە ئەبێتە خۆراک و دەبێتە شێوازێکی ڕەسەن بۆ ئەوانەی دوای ئێمەش ئێستا لای ئێمە بەڕاستی ئەمانەیە پێوترێ هونەری ڕاستەقینەی کوردی مۆسیقای کوردی هیوادارم ئەمە ئەم یادانە زۆر بکرێتەوە بۆی بتوانین ئەم هونەرە جوانە بگەێنینە گوێی دوای ئێمە و بۆ ئەوەی بزانن هونەری مۆسیقای کوردی چییە هیوادارم ئەم بەڕێزانی کە لێرە ئەمڕۆ دانیشتی بێتن جوان لێگرت بێت و سوود بەخش بوو بێتین و توانی بێتمان هونەرێکی جوانمان پێشکەش کرد بێت ڕێزمەیە بۆتان مەبەستمان لە ئەنجامدانی ئەو جۆرە سەراچانە بە تایبەتی کۆنسرت و گۆرانی مۆسیقا بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە کەلتور و فۆلکلۆر هونەری کوردی وهەیە ئەو کەڵە هونەرمەندانەی وەکو حەسەن زیرەکی نەمر بە پێویستمان زانی گوزەرێک بە ناو میلۆدیەکانی دابکەین بۆ ئەوەی بتوانین ئاشنایان بکەین بە ئەو جیلەی ئێستانێکە کە زۆربیان پێ ئاشنانی بە ئەو کەڵە هونەرمەندانە ئەکرێ لە ڕێی هونەر و کلتور و میوزیکەوە نیشتیمانی خۆمان وڵاتی خۆمان گەلی خۆمان بە دنیا بناسیێنین ئەو کۆنسرتەشمان بە هەمانجی لەگەڵ گروپی هونەری سۆران ئەنجامدا کۆمەڵە هونەرمەندێک برادریش لە سوید هات بۆ کاک سەباحی سەنتور زۆر خۆشحاڵی هەم بەدیتین هەم بەهاتنەوەی جێ خۆشحاڵیمان بوو ئینشاڵڵا کۆنسرتی دیکەش و چالاکی ترشمان لە بەردەستدا دەبیتێ بە تایبەتی کۆنسرتی گۆرانی و لەوانەیە شانە و پیشەنگاشمان لە بەردەست بیت دووبارە سڵاو ڕێزمێ بۆ هەموو گوێگران و بینەران بەخێر بێن سەرچاوم دیارە بۆ سازدانی ئەم جۆرە کۆنسرتانە سەبارەت بەو کەڵە هونەرمەند و ناودارانەی کورد کە ئەوانە ئەوکێ وەک مامۆستا حەسەن زیرەک ئەتوانم بڵێم گەنجینەیەکی یەکجار گەورەیە بۆ فێربوونی هونەری ڕەسەنی کوردی ئەمە هەمومان شاگردی ئەو هونەرە گەورەی مامۆستا حەسەن زیرەکین زۆر سپاس بۆ ئیدارەی سەربەخۆی قەزای سۆران هەڵسا بە ئێوارە کۆنسرتێک گەشتێک بەناو ئاواز و میلودەکانی مامۆستا حەسەن زیرەکی گەورە خۆی لە خۆیدا سازدانی ئەم جۆرە کۆنسرتانە
بۆ دڵخۆشکردنی خەڵکە بەڕاستی بە بۆنێ ئەم خەیرانەی ئەمڕۆکە لە کوردستان تا ئێستا بەردەوامی ماوەی 18 ساڵێکە خەڵکی بێتاقەت و ناڕەحەتن. هیوادارم ئەم جۆرە کۆنسێرتانە بێتە هەوێنی ئاشتی و خۆشەویستی و بێتە خەندێک لەسەر لێوەکانیان، بێتە ئارامکەرەوەی ڕوح و ناخ و دەروینیان، هەر بژین و سەرتان بەرز بێ و سەرکەوتوبن و هەروە بە خۆشحاڵی و منەرچەنە حەنجەرەیشم تەواو نەبوو ماوەی ساڵێکە عەمەلیاتم کردبوو. برادرانی خۆشەویست داوایان لێ کردم کاک باپیر و عەزیزان نەمتوانی دڵیان بشکێنم و هاتمە خزمەت ئێوەی خۆشەویست شاری سۆران. زۆر حورمەتیان گردین، زۆر ڕێزیان لێگردین، بەڕاستی ئەمە لەبیر ناکرێ و هەر بژین و سەرتان بەرز بێ و کوردستان ئاوەدان و لە دووری باڵات وەڵامت بۆ هەناوە بیا بۆ تۆ نەما